بەڕێزان سلااوان لێ بەوەم کاتتان باش ئەمڕۆ شاندێکی کۆمەڵی دادگەری سەردانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانیان کرد. شاندەکەی کۆمەڵ پێکات و لە هەریەک لە بەڕێزان عەبدولستار مەجید، ئەندامی مەکتەبی سیاسی و محەممەد حەچیم، ڕێبوار حەمەد، ئیدریس سادق، ئەنوەر سەنگاوی، ئەندامانی مەکتەبی سیاسی، هەروەها لەلایەن شاندەکەی پارتی و پێشوازیان لێکرا کە پێکاتم لە فازڵ میرانی، سیدات بارزانی، محمود محەممەد، کەمال کەرکوچی، ئەمانە پێشوازیان کرد لە شاندەکەی کۆمەڵی دادگەری. ئامانجی کۆبنەوەکە بریتی بوو لە تاوتوێکردنی پرسی پەیوەندیەکانی نێوان کۆمەڵی دادگەری و پارتی دیموکراتی کوردستان، ئەو ساردی کە ئەو پەیوەندی ساردی کە هەبووە لە نێوان پارتی و کۆمەڵی دادگەری بۆ ئەوەی بتوان پەیوەندیەکانیان بەهێزتر بکەنەوە و هاوڵاتیان و هاونیشتمانیانی هەرێمی کوردستان بەرەو قۆناغێکی دیکە ببەن و بۆ پرسی کاراکردنەوەی پەرلەمان نەبووە. ئەوەی هەبووە کۆمەڵ دەیەوێت هەڵبژاردن دووبارە بکرێتەوە لەگەڵ ئەوەیە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دووبارە بکرێتەوە بۆ ئەوی هاوڵاتیان لە ژیانێکی خۆشتردا بن و ئەو هەڵبژاردنەی کە دووبارەش دەکرێتەوە کۆمەڵی دادگەری داوای کردووەکە شەفافیت هەبێتن و غەدر لە هیچ لایەنێک نەکرێت، هەر کەسە و بەپێی ئەو دەنگەی کە لەلایەن هاوڵاتیانەوە لەلایەن دەنگدەرانەوە پێی دەدرێت دەنجی خۆی کورسی حەزمی خۆی بەدەست بێنێت و دواتریش بتواندرێت پەرلەمان کارا بکرێتن و حکوومەتی نوێش پێک بێت. ئەمڕۆ ئەم باس و خواسانە لە مەکتەبی سیاسی پارتی تاوتێکرا و کۆمەڵ سوورە لەسەر ئەوەی کە داوا دەکاتن دووبارە هەڵبژاردن ئەنجام بدرێتەوە. ئەم هەڵبژاردنەی کە کرا ئەم تاوکو ئێستا کە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان پێک نەهاتووە، هەر کۆمەڵ زوو باسی لەوە کرد کە ئەم پەرلەمانە ناکەوێتە سەر پێ، چونکە وەکو خۆیان وەکو کۆمەڵ دەڵێ ئەمە بە شێوازێکی ناشەرعی بووە، لایەنە سیاسیەکان حەزمی خۆیان پێ نەدراوە. کۆبنەوەکەی کۆمەڵ و پارتی لە پیرمان کۆتایی هات و لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیشدا ئاماژیان بۆ کرد. ئامانجیان ئەوەیە کەوا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرەو ژیانێکی خۆشتر و باشتر بۆ بچن.